کورد و هێزە شیعیەکان گرە و لەسەر دەنگی دانیشتوانی قەزای خانەقینی پارێزگای دیالە دەکەن کە زۆربەی دانیشتوانی ئەو قەزایە کوردی شیعە مەزهەبن. بەڕاستی گەورەترین هەڵەی کورد کە لە 16 ئۆکتۆبر بەتایبەت لە ناوچە دابڕاوەکان کرا و دووەمین هەڵە لەوە گەورەتر کە یەکلەست نەبوونی کورد کە هەموو حزبە کوردستانیەکان لە ناوچە دابڕاوەکان بە یەکلەستدا نەبەزین ئەمەش کاریگەری دەکاتە سەر دەنگەکانی کورد بەتایبەت کە لێرەدا منافەسەیەکی لە نێوان حزبە شیعەکان و حزبە سونیەکان و لەگەڵ کوردە هەموو حزبە عەرەبیەکان لە پارێزگای دیالە بە یەکلەست دابەزیون، بەڵام ئەوە تا ئێمە کوردەکان لە ناوچە دابڕاوەکان هەر کەسە و بەلیستی خۆی دابەزی و بەڵام ئەم جارە هەڵبژاردن لە ناوچە دابڕاوەکان زۆر سەختە. کورد لە هەڵبژاردننی پێشووتردا بە یەک لیست لە دیالە بەشداری هەڵبژاردننی کردووە و 2 کورسی پەرلەمانی عێراقی بردووەتەوە، بەڵام ئەم جارە بە 6 لیست بەشداری دەکات لە کاتێکدا هێزە شیعیەکان کە گرە و لەسەر دەنگدەرانی خانەقین دەکەن یەک لیست و دەسەڵاتیشان بەدەستەوەیە. لەم ساڵدا پەرتەوازەی بە لیستە کوردەکانەوە دیارەوە و 6 لیستی کوردی لە خانەقین منافەسە ئەکا و ئێستا جەلولاو سعدیە و مەندەلی جەبارە و قەرەتەپەش لە ڕووی هێزەوە هێز بەلای هێزە عێراقیەکان شکاوەتەوە و وجودی هێزە کوردیەکان لەوێ زۆر لاوازە و بوونیان نییە و نایڵن بارەگاکانشیان لەوێ بکرێتەوە. تەنها شەڕی 6 لیستی کوردی لە سەنتەری خانەقینە و ئێستا وا دەبینرێت کە خەتەرێکی گەورە لەسەر کورسانی بوونی خانەقین دەبینرێت، چونکە بەڕاستی ئەگەر بێت و ئەم جارە کورسی نەچێتەوە پەرلەمانی عێراق و لە ئاستی نێودەوڵەتی و لە هەموو لایەنەکان کە ڕاگەنێت کە خانەقین ناوچەیەکی عێراقی کوردستانی نییە. بەشی زۆری کوردەکانی خانەقین ئێستاش ئینتیمایان بۆ حیزبە کوردیەکان هەیە، بەڵام بەشێکی تریشان ناومێدن و پێ ناچێت بەشداری پرۆسەی هەڵبژاردن بکەن، هەروەک تێشیاندایە ئینتیمای مەزهەبی بەسەریاندا زاڵە. وەڵڵە کاکە بۆ انتخابات من ناچم، چونکە ئەوەکان چیان کرد بۆ ئێمە تا ئەمەکانتر بکەن و بنسبە ئارامیش نییە لە خانەقین. ئەی جاران ئەیانوت ئێمە مادەی 140 تەطبیقەکەین، ئەیانوت خانەقینە خەینەبان هەرێمی کوردستان، ئیسە چی بۆمانەکەن ئەو قسان هەم ئێژنەوە وەڵی هیچ وەرنەمان ناکەن. خانەقین سەوزاتە کوردەکە سەوزاتە کوردەکە گشتی کوردە شیعە و سونی کوردە غەریبەتیان نییە. ئێمە ئەگەر بەعزیەکی ئەفرۆشین وەلاکین خاکەگە ناڤرۆشین، ئێمە خاکپەرەسین تا بمرین ئەم خاکە ناڤرۆشین ساڵ لە 1 مانگ لە 1000 وە خوێن وە بەدبەختی وە قوڕەسەری وە سجن و ئەم لە ئەولا گرتمانە تا ئەم ڕادە گەیشتینە ئێمە ئەوانە ئێمە ئەفرۆشن ئێمە خاکەگە ناڤرۆشین. هاوکات لەگەڵ چڕکردنەوەی بانگەشە لەلایەن حیزبە کوردیەکانەوە هێزە شیعیەکانیش چاویان لە دەنگی کوردەکانی خانەقینە. لە ماوەی 14 ساڵی ڕابردوودا چی هەڵبژاردن لە قەزای خانەقین ئەنجام درراوە. هێزە کوردیەکان لەم قەزایە باڵادەست بوون و هێزە عێراقیەکان کوردیان بە ساختەکاری تۆمەتبار کردووە، بەڵام هەڵبژاردننی ئەم جارە جیاوازە بەو پێی هێزە عێراقیەکان باڵادەستن بەسەر قەزاکەدا، بۆیە چاودێران پێیان وایە هەڵبژاردننی ئەم جارە دەنگی ڕاستەقینەی خانەقینەکان دەردەخات. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، قەزای خانەقین.